كتابي تمن يكيك لو كتابة هرجان ودانسخاني نوسر أحمد محمد كبشكي زور للشعر هرتاي بتكاني لنيوم كتابها ولا لان بشكي زور لكله نرمندي منداني شو كراونتا برهم وقراني وهريا كمان يازقاري مان لقل قراني كانوا لقل دير بدير شعر كاني شيء بخوش حالي ولا يستايا أمره معنا للان زور بريد كاغازات معروفة كراوتا يوات ورقراوت سر زماني سويدي كبرزيان خوان هم نوسرن وهم ورقرن وشاعر رومان نوسيشن بخوش حاليوم اواريه كاغازات ميواني كورسات مغازينه قفتو كل سر لقلكين بتايبت لبواري ورقرانا وبشكلو برهما بابلين برهماني كل بزماني كردي نوسراون و چەند گرنگە کە وەرگێڕنا سەر زمانی زیندوی جیهان کاگاتەگیان زۆر بەخێر بە ئیسلااو لێبێ زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ تۆ جا لە کتێبەکەی با کاگ ئەحمەدەوە دەست پێ بکەم لەگەڵتا و دواتریش ئەچینە کاری نووسین و شعر و هەموو بابەتانی تریش لەگەڵ خۆتا بە وەرگێڕان دەست پێ بکەم چەندێکە کتێب وەرەگێڕیت اینجا پێم بڵێ کامیان ئاسانترە لە کوردی بۆ سویدی یاخود لە سویدی بۆ کوردی وەڵای وەکو وەرگێڕان من دەمێکە خەریکی وەرگێڕان ساڵێکی زۆرە کردەوە بۆ نزیکەی 26 ساڵ زۆر بابەتی کەم وەرگێڕاوە ڕاستە بابەتی مەسەل بڵێن کۆمەڵایەتی سیاسی ئابووری دەرونی زۆر شت بەڵام لە هەمی زەحمەتتر شعرە چونکە شعر هەستێکە تو چۆن ئەو هەستاگەیەنی بە خوێنەر ئەوە زەحمەتی تایە بەڕاستی کاتێوێ بەڵام من خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئەم شعرانەی کاگ ئەحمەد نووسینەکانی ئەوەندە جوانن کاگ ئەحمەد بەڕاستی ینی ئاوازن بۆ گۆرانی دەسەدا بەڵام من خۆم لە شعرەکانی ئەبینمەوە لەو شەکانە بینمەوە باشە مام سازاد بڵین کە نووسەرێک ڕۆمانێک وەرەگێڕێت بۆ نمونە بۆ زمانی کوردی زۆر جار هەیە لە دێڕەکەی ئەتوانێت ئەگەر بە شێوازێکی بە بڵین تعبیرکردنیش بێت ئەتوانێت کە وشەکان ڕێکخە بەڵام ئەمە بۆ شعر زۆر قورسە چونکە شعر ئەبێ هەمان هەست بگەێنێت ئەبێ وشەکان بە هەمان شێوە بێت لەگەڵ وەرگێڕانی شعرە ئەوە چۆن چاکیانەکەی تربية وجه زوجة تماشاكي زور زحمة يعني الركبة يعني قرصة بالي خاص بذهبتي الكردية وبالسويدي أو قرصتها يعني تو إنوسي تواوا زور شيء تواوا بلام معنا نابخشة أنا تو لو حالة سياكي لو شركة ديركان وينشي بدرستكي وينشي بدرس أو وينه ورجيت السويدي بوينه هيك مثلا ما بس شاعر سيا او شاني بو دوزيتوا بو يبغون جزور شركات كم درجه بي كم تر نسري بله اول شيء او بكم فرهنگي كردي دولمنتران فرهنگي سويدي لروي وشوا والله كردي زور معناه بلام زود على سويد راسي بتشكو زمانك دز نادا بعمل بلام زمانك زور فرعونه فرنجي زوره بليه اوان كم زحمتها يعني كم راسي بلام وشهي لزماني كرديا هبد لسويديا هربوني نبه او كاتا او شلون ابي بينا كردن بيت مرادفه شي بدوزينو يعني اشتي برانبري كرزني او كاتانا كاغازات بوتو برزو قصه بلا من كان كتاب يعني اوني من كخريكي وقتم يكسر همين غوريو يعني ترجمه كرد سويدي بلا من دواي كابياتو متوا عندي شد زحمه حتى بسيم لك احمد بسي او شمانه تي بكردي من لنسراني ستوكهولم بسي ولا لنسران لبرادان بسي او شيء تصون بكاردي او تصون بكاردي راستا مثل دار الخواني زور زحمة بيدوزيتو بسويدي بسالم كراستي بسالم كتادوزي موا باشا شاركاني مامسا أحمد زور ناسكن وزور تايبتيشن وشي زور بابلين جواني شيتيا وشاركاني چونکە هەستا کەم بۆ بڵین دروستبوونیان بۆ گۆرانی شتێکی زۆر تایبەت دەرەجە هەموو کاتێ و خۆشی هەر زۆرینەی شارەکانی وا بڵین کراون بە گۆرانی بۆ وەرگێڕان بۆ زمانی سویدی چۆن بوو چەندی پێچوو کاتەکەی بۆ چەند وشەی زۆر دانسقە و دەگمەن گەڕایت والله بۆ وشەی زۆر گەڕام مثلا کە خۆم ئەم خوێندەوە لە شعرێکی باسی ئارێزەکە ئارێز بە معنای زۆر شت دێ ئارێز لە کوردی بە معنای شوێنێکی چڕ وبڵێن لا لە شاخ پڕ لە جیا ئاوی هەیە
ئەوە بەڵام من لەو شعر بەڕاستی چای ئارێزمان بژارد چای ئارێز پرسی بەڵێ ئەڵێن ئەکردە ناوچەی سنەوە ناوچەی لە شاری سنە لە ڕۆژهەڵات بەڵێ من ئەوە ڕۆتم کرد بەڕاستی تر گونجاش دوایی چەندێکی پێچ بۆ وەرگێڕانەکە هەمووی تقریبا 6 مانگ 5 مانگ بۆ وەرگێڕان دوایی مانجێک خەریکی لەگەڵ کاک ئەحمەد گفتوگۆ بووین چۆن بنووسین چۆن داین چی لادەین چی بگۆڕێن ئەنی ئەم مشتومڕەش لەگەڵ نووسەرا تا چەند گرنگ بوو بۆ تۆ تا چەند لانی کەمێکە کار ئاسانیش بوو بۆ وەرگێڕانەکەی تۆ وەڵی بۆ من گرنگ بوو ئەوە یعنی بۆ من بەڕاستی کاک ئەحمەد کەمێ فەلەی کرد یعنی ئەجێنا من حەزمە کرد شتی جوانتر کەم شعری جوانتر هێشتا زیادی کەم بەڵام ئەوەتی ئەمە بەم قەوارەیە شعرەکە باشە سە لەبەر ڕۆژگار گۆڕاوە هاتاکە بۆ نمونە لێرە شیش نەنووسراوە لە کتێب دایم ناوی نووسرە نووسری لەگەڵ ناوی چاپەکە بەڵام نەنووسرا کاک ئەحمەد وتی ئەوە باوی نەماوە ئایستا زیاتر کورتە لەوان ئەگەر شعری شەوە بەستە زۆر برادران لەو کۆڕی ئەم ئێوارە کۆڕ باسان کردوتان شتە شێوانم زۆر کتێب ئاسانترە یعنی خوێنەر زیاتر چێژی لێ بینەوە دەوەی کتێبەکە یا شارەکە دیوانەکە ئەستورتر بێ ئاڵدەر ینی تەمەن ئۆڵدەر تەمەن نیە بە ئەوەیە زۆر باشە بەڵێ خەریکە لە ڕێک کتێبەکەی کاک ئەحمەدیشەوە خۆمان فێری سویدی شاکەینەوە زمانی سویدی نێزگە لە زمانی کوردیەوە زۆر باشە ئەجا کاک ئازاد ئەمە پرسیاری ئەوە بکەم کە کۆڕەکەی ئەمڕۆ چۆن بەڕێوە چوو و گفتوگۆی زیاتر چ بابەتێک کرا چونکە بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر باشە هەرچەنەمە یەکەم جار نییە کە کتێبی تەمەن وەرگێڕێت بۆ سەر زمانێک پێشتر بۆ زمانی ئیتالی وار فەڕەنسیش وەرگێڕاوە ئەم هەنگاوانە تۆ وەکو خۆت نووسەرێک وەڵامە من یەکەم خۆ جەنابەت فەرموود وەرگێڕ سەر زمانی فەڕەنسی و ئیتالی ترج ئیتالی لەگەڵ کاک ئەحمەدیش ڕێکەوتین کاک ئەحمەد هاتە ستۆکهۆلم پار لە مانجی 11 کە یارمەتی بدەن بیکەمە سویدی بۆ ئەوەی خاصن سوید وڵاتی نۆبیلە لەوێ ینی خەڵاتی نۆبیل دابەشێک بەسەر زۆر کەس لێ هاتوو بوون من لە بواری ئەدەبە جا بۆیە بە ئەوانش بزانێت کە زمانی کوردیش دەوڵەمەندە ئێمە ئەدیبمان زۆرە نووسەرمان زۆر بابەتمان هەیە نەزانم بەڕاستی هەوڵەدەم بۆ شتەوە هەوڵش دەدەم ئەمە ینی بگاتە لە زمانی سوێنی ینی بێتە بەرنامەیان بیخوێن نەشە لە شاعرەکانی دەرەوە بڵێن دەرەوچیت بە کاک ئەحمەد بێ بڵێ ئەنجا دەربارەی کۆڕەکەی ئەمڕۆ کاک ئەحمەد دەستی پێ کرد خەڵکی زۆر هاتبوو جەماوەرێکی زۆر دیارە شاری ڕۆشنبیریە خەڵکی زۆر هاتبوو کاک ئەحمەد بە خێراتنی کرد و دوایی من هەستام باسی کارێکم کە چۆن وەرگێڕامە و چۆن توانیم وەری بگێڕمە و شتە و هەندێک باسی ئەومان کرد تر پاشتر کاک باسط عەبدولباسط چەند شێرێکی خوێندەوە بەڕاستی تر بەو دەنگەی خەڵکە چێتە ینی وەک خەڵوەت تقریبا ینی ئارامە دەژی ئارامە پاشتریش کاک مریوان شێرێکی بە گۆرانی پێش کرد کۆڕێکی تایبەت کەوایە بەڵێ کۆڕێکی تایبەت دوایێتە خەڵکە ئەحمەد کتێبەکەی پێشکەش کرد ئیتر خەڵکی زۆر بە گەرمیەوە هاتن و دەستخۆشیان لێ کرد بوو پێشوازیەکی گەرم بوو باسی کتێبەکە کەم شعرەیان زۆر بەدواداچوونە بۆ کرد زۆر پێوەی هیلاک بووی تا وەرگێڕایە سەر زمانی سویدی بیرتە وەڵای لە بیرمە زیاتر ئەتوانم بڵێم بارگەی خەم بارگەی خەمەوە کاک ناسریش کردێتی بە گۆرانی ئەوە کەمێ زەحمەت بوو کامی زۆر زەحمەت بوو وشەکانی مەسە بارگەی خەموو هەڵگرت و هاتمەوە بۆ شارەکە بەڵێ بارگە ینی چی وشەی بدەم بۆ بارگە دوای پرسی منجا ئەو برادری کە یارمەتیمیدا کەسێکە سۆزانە ناوی سۆزان گروپە ئەوە زیاتر شارەزایە لە زمانی ئەڵمانیش زانیە زمانی سویدیش ئەو وتی باشە گونجێ زۆر باشجا با دەرفەت بێ بابەتێکی زۆر گرنگ لەگەڵ کاگازادا باس بکەم هەرچەنە خۆی یەکێکە لە نووسەرە هەرە دیارەکان ئەمە یادێک بۆ دووبسە و هەروەها ئەمەش یەکێکە لە ڕۆمانەکانی خۆی جا ئەمەوێت دەرفەت بێ بپرسم بزانم کە کاگازات کە خۆی لە وڵاتی سوید ئەژی تا چەند با بڵین کۆنتاکتێک ئەتوانێت لە ڕێگەی خۆیەوە هەم لە نێوان ئەو وڵاتەیە خود بڵێن نووسەرانی ئەو وڵاتە و نووسەرانی کوردی چکە ئێستا بابەتێکی زۆر گرنگی باس کرد ئەویش کە لە نێو وڵاتی سوید و بە
تایبەتیش لە نێو ستۆکۆڵمە خەڵاتی نۆبڵ هەیە کە ساڵانە بەخشێت بە کەسانێکی زۆر کە لە بوارەکەی خۆیانەوە بە تایبەتیش لە بواری ئەدەبە کەسانێکی زۆر لە تاوی جیهانە ئەم خەڵاتە وەرەگرن. اینجا بزانم تو خۆت وەکو بە بڵێن کوردێک وارووا لە دانیشتی وڵاتی سویدی تا چەند هەوڵت داوم کۆنتاکتە بەڕاستی سەما هەنگاوێکی زۆر باشە کە تۆم ئەمە لە نێو وڵاتی سویدا ئەمەیتر بزانن کە شاعیرێکمان هەیە کە شارەکانی بەم شێوەیە و زیاتر لە 500 لە شارەکانی کراون بە گۆرانی لایەن کەڵە هونەرمەندانەوە. بەڵێ تا چەند کار لەسەر ئەوە کردووە کاگازات کات نەمەسد مەبەست کار لەسەر ئەوە کار لەسەر ئەو بکەیت کە کۆنتاکتێکی باش دروستکەی لە نێوان نووسەرانی کورد و سویدایە خۆت بەشێک لە نووسەرانی کورد لەوێش بناسرێن. ڕاستە ئێمە زۆر پەیوەندیان پێوەکەین لە ڕێی ئەوەی کە پرسیارێکمان یا شتێکمان هەیە بنووسەر سویدەکانەوە لاما کە دەمە کتێبخانی کوردیمان هەیە. ڕاستە کتێبخانی کوردیمان زۆر کە بەرهەمێ تازە دەلێ پێشکەشەکەن عین خەڵکانی دیان باسی لەسەرەکەن ینی نووسەر کۆڕی بۆکەن نووسەر باسێکە دوایەوە پێشکەشەکرێت. بەڵام هەیە مثل برادری فنلندی هاتبوو خۆی مامۆستایە پرۆفسۆرە ئەلەوێ هینی کرد کۆڕێکی لەسەر ئەوەی لەسەر هاتنی پەنابەر ئیتر ینی پەنابەر بن لە تاراوگا دەوری چیە و ئەنجا ئەو بەراوردێکی نووسی بوو بەحسەکەی لەسەر ینی نووسینەکەی لەسەر ئەو بوو پەنابەر لە وڵاتی فینلەندا و لە وڵاتی بریتانیا ینی دوشتی جیاوازە فینلەندا کەم خەڵک وەرەگرێ وەک پەنابەر بریتانیا بە شێوەیەکی فراوان زۆر خەڵک وەرەگرێ ئیتر لەسەر ئەوە نووسی بوو لەسەر بۆ نووسی پێشکەشێک کرد و ئیتر ئەو شتانە بوو بڵێ کەواتە بە بڵێم کارێکی باشە بۆی کە بتوانرێت دەرفەت بێ بۆ بەشێک لە نەک تەنها نووسەرانی بەڵکو کەسانی کە لە تاراوگەش ئەژین بێبەش نەبن لەم کتێبوو لەم بابەتانە شوانیە ئەوەیە بۆیە پێشکەشێکری بە ئەوانش بزانن کە خەڵکانێک هەیە چونکە ئێمە بمانەوێت پەیوەندیمان بە وڵاتەوەیە ئێرە خاچی خۆمانە ڕاستە ینی هەر شتێ بێ هەر شتێ بکرێت لەوێ ئێمە ئێرەمان لە خەیاڵ لە دڵە بەڕاستی. اینجا باباسی وەرگێڕانت بە شێوازێکی پێچوان چکە دەرفەتە و زۆر باشە پێم خۆشەکە باس لەوە بکەین. هیچ کارێکت لە زمانی سویدی وەرگێڕاوتە سەر زمانی کوردی؟ لە زمانی سویدی و بەڵێ کتێبێکم هێشتا چاپ نەکراوە هێشتا چاپ نەکراوە بەڵێ ئەوە هی نووسەرێک ژورنالیستێکی نەرویجیە بە ناوی یۆری کریستنسن جۆرج کریستنسن باس لە چیە کتێبەکە؟ ئەوە باسی ئەوە کە ئەڵێ لە جینۆسایتەوە بۆ خۆ بەڕێوەبردن کتێبەکەی لە کوردستان و ماوەیەکی زۆر هەتا کوتان لە پێش ڕاپەڕینیشە لە کوردستان ژیا و وڵاتانی زووتر وێنەیەکی باشێ لەسەر کورد و خەباتی ڕزگاری خوازی کورد زۆر بە وێنەی پیشانەدا ئەو کتێبانی بە وێنە پیشانەدا وێتە زۆر لەگەڵ سەرکردە کوردەکان ساپێکوتنی کردووە لەگەڵ خەڵکانی تریش لەگە پێشمەرگە لەگە خێزانەکانی تر چاپێکوتن وێنەشی دانا وێنەی ئەوانی داناوە هەروەها زۆر کەسی کەی بینیوەکو بەڕێز لە خۆش بوو مامۆستا شەرک و بێکەس لەگە ئەو قسەی کردووە لەگە موەیەد تەیب تاهر موەیەد تەیب کە ئەو شاعر و نووسەرێکە لە سویدەژێ ئەو شتانە باشتر خەریک ئەوم تا بەزما ئەو بارەمە چاپ بکرێت. مێژوێکی باشی کووردە ئەوە بەڵێ مێژوێک زۆر باشی کوردە باز کوردەکە بڵێ بەم نزیکانە چاپەکرێت بەخۆ هەوڵ دەدەم هەوڵم داوە یارمەتیمە لەبەر وێنەی زۆرە وێنەی شتێکمەش ئەمێ وێنەکانەکە هەمووش نەبێ نیوەی هین کەم ینی نیوەی بڵێن لە کتێبەکەی بێ بشارێ لە نێو کتێبەکە زۆر باشە. اینجا جگەلەوە کتێبی تر خۆت خەریکی چیتر هەیە؟ کتێبی تر وەڵایی هەمەیە من دیوانێکی شعریشم هەیە بە ناوی چاوەڕوانی بەڵێ ئەوە چاپ کراوە بەڵام بەداخۆ پێ نەبووبێنم بۆ جەنابتان پێشکەشێکەکەم و بە خۆشحاڵی ئێمە ئەمڕۆ دوو لە کتێبە تایبەتەکانی تۆمان لایە کە بە باسێک لە با بڵێم یادێک بۆ دوو بسپێم. ئەم کتێبە لە نووسینی خۆتە ناوڕۆکێم کتێبە باس لە چیەکە؟ حەزەکەم ئەمە یادێک بۆ دوو حەزەکەم باسیکەم ئەمە بیرۆرەکانی خۆ مناڵیمە من لە بنەڕەتە خەڵکی ئەو دەبەرم لەوێ نەژیاوم بەڵام باوە پیرانم خەڵکی ئەوێن هەمیشە وایە باو با پیران خەڵکی پێ بنەڵێن ئێمەش خەریکی خەڵکی ئەوێن ڕاستە ڕۆژتم شتێ ڕوویدا بوو ناخۆش کەسێکم کۆچی دوایی کرد بوو گەنج نزیکی خۆم ئیتر کە چۆم ئەوم بینی زۆر خەمبار بووم ئیتر خێزانم لە ماڵەوە وتی دەستکە بە نووسین شتەکان بنووسە خەمەکانت کەسەر لاپەڕە ئەتر خێزانم زۆر یارمەتی دەربوو بووەوە شتەکان ئەنووسی و دوای بۆمە خوێندەوە بەتایبێت ئەمە باشە ئەمیان بگۆڕە ئەوە بگۆڕە
هذا أم نسيو طبعا من النسينة أكتب ميادك بدو بس بيرورية بلا مزور شكيتي يا باسي ناوتش كم كردوا كناوتش يدو بس كدبري دو بس طبعا بشكل الاجتماع بشكل بيتشوين اجتماعنا كأوي تيا نوتي تيا غازي تيا برهمي سوريشتي هي هروها يتر أوانش باس كردوا بله طبعا زور كز يارمتي من أبونا بريز مامصا هادي محمد حسين قايم مقامي قضايا دوبز بشوتر او خوش النصرة تو انا باشي برهمي باشي صدم لو ورقت هارو صدم الدكتور سامي محمد امين كرت او جماعه مصايز عن كوير صلاح الدين يعني متيمدا لباري كشتو قالوا لباري بواري زي كان كسونا صالح امر مانش هرهي خوتا بله اوش كوتشي سرابي اول عين كاتي خوي يعني اون دباسي در بدريان كردوها من كمنال وسيصال وبقوا يوم خوم لنا بروسغو بيتم تل غريبي ودرك يعني اودي يعني ما همي ستيان را وهيرش كلا صد قلنا كاني نوتشي صالحي لكركوك دعاء من دشار دانا زور امر اولا فكران تاكو باكم اوقات جيرا زداني كلا هرو ابراي غورم 8 سال وقت كاكم زندانيان كلا بريو تاعتو نعمل نسيبو بريمير او وقت سرتا شورج بو كحرس قوم كان هذا صرحكم ام بزمان اذا بو انا كود سرابه هر اروش بو جنوب يعني روان كذا تونيش بو ناو لوري وينومان حجنو خزاين تي ابو اي تسراب هذا بجل منو وتمز بقى تونيتكم بشكل تونيتكم بشكل والله تونيتكم تا اسا نشكاوا يعني هم جامان سرابه يسكدين بو تبنى سراغم يسزور دا تونيش تكم عناش كي سد اتوم طولال ما تسلي زور اصودم براس زور اصودم زور بخير بيته سواستكم اذا الواتو تروج باسي كوتسك زاتر خامه ترجمان بيت وبوجوان اما دسبيكي كي باش بيت ويتر اما دسبيكي كاري بلين ورقراني كردي بو سويدي بيت واما كوتا كاري جنبه وبتوانرت كبشيكي زور لنوسران واديباني كرد براستي لم شوازه کار کردنک و کاری ورگرانیش ببشنبن زور سپاس با مامسا سپاس دو بزرگ بشه ترش حاضر میکنم مثلا ام كتابك كورن اما تمام شهرم برهم في شتر عين الشعري ما شركوش مقرد السويدي راستو خو كردوما شعري التي غلط شعري اروها شاعر غوران ماشي مكردته السويدي او انا شراوي خوان راوتو براستي ولات السويد يعني توش امريكان هذا كشركو هي وهو اوش تجي باشا راسته بكم انا ذات الشعرين تريش هوادار هنگاو كان بردوام بن هوادار والله هوادار بس كم شيء وكات شيء كان كاتب براستي ملتي زور دولو مندين لروي نسينو لرو نسران منظور لروي شو سازي وزمانواني شو بكم سپاس وبرز از معروف نوسر ورگر کالم بشي برنامج لقل ما بو دوباره بخير بيت كاغازاگان سپاس وبركاتك جنابتان سپاس برادران وهاوكاران كاري زور جوانا كده زور سپاس دوباره بخير بيت